وادەی دابەشکردنی موچەی مانگیە گاشکرا کرا چارەنووسی موچەی مانگی 12 بەنا دیاری مایەوە. خۆپیشاندان لە سلێمانی بەهۆی دوو لێدوان دەگاتە لووتکە و سەرۆکی هەرێمیش پەیامێکی لەم بارەوە بڵاو کردەوە. دوای سعودیا ئەحمەد شەرع دەچێتە تورکیا، ئەردۆغانیش لە کۆنتڕۆڵکردنی سووریا بێئومێد دەبێت. ئەمڕۆ ئاوات شێخ زەناب وەزیری دارایی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە بەغدا ڕایگەیاند لەگەڵ بەغدا گەیشتینە ڕێکەوتن و ئەمساڵ بەبێ کێشە موچەی فەرمانبەرانی هەرێم لە بەغدا دێت وتیشی لە سبەی و دووسبەی بەرنامەی دابەشکردنی موچەی مانگی یەکی موچەخۆرانی هەرێم دەست پێ دەکات. هاوکات دکتۆر فاسڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاندووە موچەی مانگی یەک دەنێردرێت، بەڵام بۆ مانگەکانی داهاتوو بەغدا مەرجیان هەیە کە مەرجەکانیش لە تەڵتینی موچەی موچەخۆرانی هەرێم و ڕادەستکردنی داهاتی ناوەخۆ پێکاتون. بەڵام ویستی حکوومەتی هەرێم ئەوەیە کە خۆی موچە دابەش بکات. ئەوە لە کاتێکدا وەزیری دارایی هەرێم لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی بە هیچ شێوەیەک باسی لە موچەی مانگی 12 فەرمانبەرانی هەرێم نەکرد، بەو پێش بێت چارەنووسی موچەی مانگی 12 بەنا دیاری ماوەتەوە. بەهۆی لێدوانێکی پێشەوە هەورامی وتەبێژی حکوومەت و ئاری هەرسین بەرپرسی لقی پارتی لە سلێمانی دژی مامۆستایانی مانگرت و ئەمڕۆ خۆپیشاندانێکی فراوان بۆ پشتیوانی مامۆستایانی مانگرت و بەڕێوەچوو کایدا سەرکۆنەی لێدوانەکەی وتەبێژی سەرۆکی حکوومەت دژی مانگرتوان کرا. جارێکی تر داوا کرا موچەی موچەخۆرانی هەرێم لە بەغدا تەڵتین بکرێت. هاوکات هەر ئەمڕۆژ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەبارەی مانگرتنی مامۆستایان لە سلێمانی ڕایگەیاند لە نزیکەوە چاودێری دۆخی مامۆستایان و فەرمانبەرانی مانگرتوو دەکەم کە ماوەی چەند ڕۆژێکە لە سلێمانی بۆ داوای چارەسەرکردنی کێشەی موچە مانیان لە خواردن گرتووە. ئەوە لە کاتێکدایە تاوەکو ئێستا سەرۆکی حکوومەت لەبارەی مانگرتوانی سلێمانی نەهاتۆتە دەنگ. بڕیار وایە دوای تەواوبوونی سەردانەکەی بۆ سعودیا سبەی سێشەممە ئەحمەد شەرع سەرۆکی قۆناغی ڕاگوزەر لە سووریا سەردانی تورکیا بکات و لەگەڵ سەرۆکی ئەو وڵاتە کۆ ببێتەوە. سەردانەکە دوایەوە دێت ئەردۆغان زۆر هەوڵیدا یەکەم سەردانی شەرع بۆ دەرەوە بۆ تورکیا بێت، بەڵام بەهۆی هەژمونی سعودیا و وڵاتانی کەنداو هەوڵەکەی سەری نەگرت. پێگەی ئەمواجی عەرەبی لەم بارەوە ڕایگەیاند تورکیا بێئومێد بووە لەوەی بتوانێت سنوورێک بۆ هەژمونی سعودیا لەو وڵاتە دابنێت بەهۆی ئەوەی ناوێ هیچ پارێک لە سووریا خرج بکات، بێچەوانەی ئەوەی سعودیا کە دەیەوێت ڕۆڵی لە بنیادنانەوەی ژێرخانی سووریا هەبێت. بەمەشکەمبوونەوەی هەژمونی تورکیا لە بەرژەوەندی کورد دەبێت.